بڵاو لە بینەرانی کەناڵی کور ئۆفیسەڵ ئەمڕۆ هاتمەوە بۆلاتان بە ڤیدیۆیەکی تایبەت. ڤیدیۆی ئەمڕۆمان باس لە خانمان مۆدێل شەبنم بارانی دەکات. ئایا لە هاوسەرەکەی جیا بۆتەوە بۆچی ماوەی تەنها 10 بۆ 12 ڕۆژ بەیەکەوە بوون؟ ئایا هاوسەرگیریەکەی شەبنم بارانی سیغە بوو؟ پێشەوە بچینە ناو بابەتەکە، سەبسکرایبی کەناڵەکەمان بکە، زەنگۆڵەکە دابگرە، لایک و کۆمێنت لەبیر نەچێت بۆ ئەوەی تۆی بینەر یەکەم کەسبی لە بینینی بابەتەکانمان. شەبنم بارانی خانمان مۆدێلی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە شاری هەولێر دەژووکاری مۆدێلی دەکات. خانمان مۆدێل شەبنم بارانی ماوەی 10 ڕۆژ پێش ئێستا وتی ژیانی هاوسەرگیریم پێکێناوە، بەڵام ڕوخساری هاوسەرەکەی دەرنەخست و دەنگۆی ئەوە هەبوو کە هاوسەرگیریەکەی شەبنم بارانی تەنها پڕ و باگەندەیە و بۆ ئەکتیڤە، بەڵام دواتر دەرکەوت کە هاوسەرگیریەکەی شەبنم بارانی ڕاستەقینەیە. پاشان دەنگۆی ئەوە بڵاو بووە لە چەند پەیجێکە ماوەی 10 ڕۆژ تێپەڕی بەسەر هاوسەرگیری شەبنم بارانی جیا بۆتەوە، بەڵام خات و شەبنم بارانی هەرزوو وەڵامی ئەو پەیجانەیدایەوە وتی ئێمە گیانە بووینەوە لەگەڵ هاوسەرەکەم و پێکەوە بەردەوامین لە ژیان و لە عایلەی ئێمەشدا هیچ کچێکی تێدا نییە کە تەلاق دراوبێ. ئەو پەیجانە تەنها بۆ ئەکتیڤ و لایک و کۆمنت ئەو هەواڵەیان بڵاو کردوتەوە. ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکە. سوپاس بۆ بینینی تەواوی ڤیدیۆکە. سەبسکرایبی کەناڵەکەمان بکە، زەنگۆڵەکە دابگرە، لایک و کۆمنت لەبیر نەچێت بۆ ئەوەی توێ بینەر یەکەم کەسبی لە بینینی بابەتەکانمە. توێ بینەر پێت خۆشە ڤیدیۆ ئەم جارەمان لەسەر چ کەسایەتێکی ناوداری ناو سۆشیال میدیا بێ لە کۆمنتە ڕای خۆتمان پێ بڵێ.